35 ساڵ یان لانی کەم بڵێن 34 ساڵ بەل لە ئیساتی ئەم شار لەلایەن بەعسەوە هەموو خانووەکان یاڕێکی زەوی کرایەوە لە چوارچێوەی جینۆسایدی کوردانە بە کیمیابەرانی هەڵەبجە دەستی پێکرد بە خابوورکردنی سێسادە سنوورەکە ڕاکواستنی لادیەکان وای لێکرد ئەم خاکە سیمای ژیانی پێوە نەهێشت هەموو خاک و داروبەردەکەش گواستەوە بۆ لای گوندی کانیسپیکە ئەمە لە چوارچێوەی ئەو جینۆسایدە ئاما بوو بەڵام بەداخەوە ساڵی 1992 پاش ڕاپەڕنەوە گەڕانەوەی خەڵکی سنووری سەیسایق و ئاوارەبوونی ژمارەی زۆری خەڵکی منتیقە جەناکۆکان هاتنە ئێرە لێرەنێ شەجە بوون لەسەر حسابی گیرفانی خۆیان ئەم شاریان بنیاتنا من ئەمە وتووە بەعەز وێرانی کرد خۆمان ئاوادانمان کردنەوە حکومەتی کوردی فەرامۆشی کرد بەداخەوە ئێستا سەیسادە یەکێک لە هەرە گەورەترین قەزاکانی سنووری پارێزگای سلێمانی و ئەتوانین بۆین هەموو عێراق لە ئێستا لە هەموو خزمەتگوزاریێک بێ بەشکراوە لە ساڵی 2014 ئەتوانم بڵێم زۆر کەمترین پرۆژە لەم شارە جێبەجێکرد لە ئێستا سەیسایق کەم زۆر بێخزمەتگوزاریە لە ڕووی تەندروستی لە ڕووی ڕێگەوبان و ڕێگەسازی لە ڕووی ئیداریات لە ڕووی پەروەردە لە تەواوی سێکتەرەکان ئەم شارە بەڕاستی پێویستی بە ئاوڕێکی جدید لێدانەوە هەیە چونکم جوگرافی ئەم شارە بەردەوام لە زیادبوونایە و هاوڵاتێکی زۆری تایە و شوێنەکە استراتیژیە و شوێنێکی هەڵکەوتەیە کە بۆ نیشتەجێبوون و کاسبی بەکارهێنرێ ڕوخانەکەی کاتی شەڕ ئێران و عێراق بوو هجووم لەسەر هەڵەبجە بوو لە هەڵەبجەوە بڵێن هجوومی لەسەر بوو ئێران لە زەڵم و هاتە بڵێن پێشەوەی هجوومەکە دەست پێکە بەردەوام ئێمە ئەو شاخەی بینی تار ڕۆیشتین بڵێن هەموو ڕۆژێ چوونە لەوێ هەموو سەیسایق ئەو شاخە لەوێ سیرمانە کرد سێری شەڕەکەمانە کرد ئەو چەند ڕۆژە هجووم لەسەر هەڵەبجە بوو بەردەوام سیارە بە جادەکە هات خەڵک لە هەڵەبجەوە دەرەچوو هەبوو بەروێرانە ڕۆی هەر هەبوو بەروێرە بە تیاری ئێران بڵێن بە قەسفی ئێران ئەیدا لە جادەکە بڵێن قەسفی عێراق و ئێران هەردووشیانیان لە جادەکە لێوێ بە چاوی خۆمان بڵێن لە شاخەکەەوە ئێمە سێرمانە کرد لای زەڵمە لەم دی زەڵم و لای تەپەڕێزینەوەوانەوە بە تۆپە یا لە سیارەکان پچێکەوت چەند ژینمان بینی لەو کاتانە ئێمە سەیسایق چۆڵ بوو ئێمەش وەکۆ خەڵکە ڕۆیشتین بەڵام ماڵی تیاما بوو کە سەدام دەستی کرد بە ڕوخانی ینی خەڵکەکەیان دەرکرد و دەستیان کرد بە ڕوخانی هۆکارەکەی بیانوویەوە بوو مەسەلەی شەڕی ئێران و عێراق و مەسەلەی حدود بوو بەڵام حکومەتی عێراقتا لە ڕووی ئیداریۆ من لە ڕووی دیکتاتۆری و استیبدادوانەوە ناڵم لە ڕووی ئیداریۆ ئەم شاری هیچ کێشەیەکی نەبوو لە ڕووی ئیداریۆ 100% ژیانێکی باشی تیا بوو تەنها مەسایلی سیاسی و مەسایلی دیکتاتۆری و نەتەوەی و ئەمانە کێشەمان هەبوو لەگەڵ سەدامە ئەژنا لە ڕووی ئیداریۆ بەڵام لە دوای ئینتیفازەکە تەواو کێشەی ئیداری و کەم خزمەتگوزاری و هەموو شتێ ڕووی کردوتە ئەم شارە ئێستا پێویستی بە خوێندنگەی زیاترە پێویستی بە هەموو پرۆژەیەک لە هەموو شتێ نوقسانیە بە کراوە ڕەمزی کراوە ینی بە پیلان و بە بەرنامەمان نەکراوە ئەم ساڵ یادی یەک جار خاپۆرکردنی قەزای سەیسادق ناکەینەوە قەزای سەیسادق و ناوچەی شارە زۆر بەگشتی قوربانی دەستی ستەم و زوڵمی ڕژێمە یەک لە دوایەکەکانی عێراق بوون تەنها لە ساڵی 1970 قەزای سەیسادق خاپۆر نەکرا ساڵانی پێشووتریش ڕژێمە یەک لە دوایەکەکانی عێراق بە پێی پێگەی جوگرافی ناوچەکە هەمیشە دەستی کاولکاری گەیاندۆتە ئەم ناوچەیە دوای 2003 دوای پرۆسەی ئازادی عێراق کە حکوومەتی بەعس تەواو بوو دوای ساڵی نەوەیە کە حکوومەتی کوردی دروست بوو نە حکوومەتی هەرێم و نە حکوومەتی عێراق نەیانتوانیوە قەرەبووی خەڵکی سەیسادقکەنەوە لەبەرەوە حەجمی قوربانیەکان و نەبوونی خزمەتگوزاریەکان لە شارە زۆر بەگشتی و سەیسایق بە تایبەتی ئەمەندە زۆرە نەتوانراوە ئاوڕی پێویست و جدی لێ بدرێتەوە لەلایەک سەیسادە حکوومەتی عێراقی قەرەبووی نەکردوێتەوە 2 ساڵ پێش ئێستا لە پەرلەمانی کوردستان بڕیاری ملیارێ دینار هەبوو تا ئێستاش ئەو ملیارە دینارە جێبەجێ نەکراوە حکوومەتی هەرێم نەیتوانیوە بە پێی حەجمی قورسایی و قوربانیەکانی قەزای سەیسادق نەیتوانیوە بودجەیەکی بۆ تەرخانکە ساڵانە سەیسادق بخا بە خاوەنی ژێرخانێکی خزمەتگوزاری گەورە سەرخانێکی خزمەتگوزاری گەورەی بۆ بنیاد بنێ لەبەرەوە لە بینی سیاسەتەکانی حکوومەتی هەرێم و لە بینی سیاسەتەکانی حکوومەتی بەغا جارێکی تریش لە نەبوونی خزمەتگوزاریە قەزای سەیسادق و شارە زۆر و ناوچەکە جارێکی تر بۆتەوە قوربانی دەستی ئاوەدانی نەگەشتۆ دێ بۆیە ئەگەر ئەم ساڵ بێتە خاڵی دەستپێک و کۆتا
حکوومەتی هەرێم و دەسەڵاتدارانی هەرێم بتوانن ئاوڕێکی جدی لەم شارە بنەوە بتوانن بودجەیەکی وای بۆ تەرخانکەن کە قەزای سێ سادەقی چێتە ڕیزی شارەکانی ترەوە دەستی ئاوەدانی و خزمەتگوزاری زیاتری بگاتێ چونکە ناوچەیەکی گەشت و گوزار ناوچەیەکی جوانە لە ڕووی گەشتیاریەوە ناوچەیەکی کوشت و کاڵیە ناوچەیە کە دەرفەتی کاری زۆری تێدایە یعنی مقەوماتی بوون بە شارێکی جوان و گەشتیاری و دڵگیری تێدایە تەمە ناکەین ئەمە دوایین ساڵ بێ کە ئەم ناوچەیە کەوێتە ناو بەرداشی بێمتمانەی و بێسیقەی لەلایەک حکوومەتی عێراق لەلایەک حکوومەتی هەرێمی کوردستان.